هم باز لجنگی دکن درس رابطو باز من لجنگی که چه پیمان داره تو جنگی چیا محسا جنگی او شوینی کنیده دست خوش مردین کات او شوینی عملی دیجین لگه دورو بر من پیدا بودید جنگا آفرین چه ببینید جنگی چه پیدار باقسانی جنگی چه پیدار محسا آو هوا پیدا و جنگی چه پیدار آفرین دیدی جنگی خوما خوش بود بله بوده ما اسمه چنده چه پیدار جنگی جنگی کتابخانه آفرین جنگی مكتب خوما خانه ما بگیریم جنگی کتابخانه کو خانه ما بگیریم نبیشتی فريدين آفرین بارا بازی چیه لبینی جنگی پاک بید یلا همو تان لگریم بین گروپا کن لجنگی پاک تندرستی ما باشا دتوانیم بباشی هناسب ده دلمان خوش بید شوینی چی آرامه دتوانیم بباشی بید کنو بباشی یاری کن بباشی دستکار ما بخوریم بەڵام لە ژینگەی پیر ژینگەی ناتەندروستە ناتوانین بەباشی هەناسە بدەین شوێنەکە دووکەڵاویە پیسە ناجێگیرە ناتەندروستە بەڵام ئەگەر بێت و سێ ڕسمەکان لە ژینگەی پاک ڕووبەری سەوزایی زۆرە دارودرەخت زۆرە لە ژینگەی پاک ڕاستە بەڵێ لە ژینگەی پاک ڕووبەری سەوزایی زۆرە بەڵام لە ژینگەی پیر ڕووبەری سەوزایی کەمە یاخود ئەوە کەمە یاخود هەر نییە لە ژینگەی تاگە لە ژینگەی پاک چمانەیە ئاوەکان پاکە تەندروستە بەڵام لە ژینگەی پیس ئاوەکان ناتەندروستە و بۆنی دێتن وەنیا ئافرین ئێستا ئەمە کۆمەڵە دوێنەمان لەکنا گروپە هەرێکەوە دەدەینە گروپەکان لەو وێنانە کۆمەڵە دوێنەی تێدا لە بۆم دیاری بکەن بزان ژینگەی پاکە یان ژینگەی پیسە ژینگەکە پیسە چووکە سبڵەکان دەکەنەوە ئاو کاتە ژینگەکە پیسە دەکەنە چەند دەرێ ئەی ئافرین دەست خۆ یاڵا ئەو جارە محەممەد لە گروپی نا محەممەد ئەوێنەی لەکریت ئەوێنەی چیە پیشانمان دەتوانین ئەوێنەی لەکریت دوو ژینگەکە پیسە چووکە دووکەڵی سیارە دەبێت ئەوەی پیسبوونی ژینگە کاتە با بخوێنە شوێنی پیسبوونی ژینگە ئافرین ئەگەر ئەمە بێت و دارەکان بچین ئاگامان لە سەوزایەکانمان بی دەبێتەوەی پیسبوونیان خاوێنبوونی ژینگە ئافرین بیخە شوێنی لەوەی ئەمە بتوانین لە ژینگەی خاوێن لە ژینگەی پیس دووبارە سەڵەکان بەکاربێنینەوە ئەوەیان چیە؟ ئەوەیان ئافرین ئەوەیان واتە ئێستا ئەمە ئەو سوڵانەی کەیتمان لەوەی بتوانین دووبارە سوودە ببینین ئەو کولپەلانەی هەیەتوانێت دروست بکەینەوە توانین ماسوودە سوڵەکان وەربگرین؟ ئەوەیان دەچیە ئەوە لە گڵاسی سەفەریە توانین زمان دروست بکەین؟ توانین دروست بکەین وەنیا ئەوەشیان بە هەمان شێوە کەواتە دەتوانین لە دووبارە بەکارهێنانەوەی کاغەز یاخود دووبارە بەکارهێنانی کولپەلەکان وێنێ توان دروست بکەین؟ ئەو تابلۆی هیچمان لێرانە تابلۆیەکی جوانە؟ دەتوانین سوودیان لێ وەرگرین بە دووبارە ڕوونکردنەوەی مادەکان کە لە درەختەکان هەیە تابلۆی جوانی لێ دروست بکەین کەواتە دووبارە بەکارهێنانەوەی کولپەلەکانە لەساکەین دەتوانین دیمەنێکی جوانتر بە وڵاتی خۆمان ببەخشین وایە؟ ئێستا ئەمە با بزانین چ زیرەکە ئەو کولپەلانەی نیەتمان زیادەکات بۆ لە بۆمان با ببینین ئەو کولپەلانە دادەنێن بابەتێکی دیکەمان هەیە با بزانین ماردین بابەتی دووەممان لە بۆ کامی دەگونجێتێ ئافرین دووبارە خەڵۆ بکەین ئێستا بزانین دوین یەک لە بابەت دوین بابەتەکەمان بزانین بزان چێ پلاستیکی دوین ئەوە لە بۆ کامیان دەبێت لە بۆ پلاستیکی یان لە بۆ پەیپەر یان لە بۆ برێ پەیپەر ئافرین دەست خۆ تامیان لە بابەتی ژینگە پلاستەر و بۆممان هەیە خۆشویست چه پێمان دەڵێ با هەڵیان بستێنین یارە وەرە یارە ئەمە دەبێت کامە ژینگەمان خۆش بێتە دیخێنێ کامە ژینگە
ژینگەی خاوێنیان بێت ژینگەی پاک ئافرین یارە پێکەوە لەگۆمان بخا ژینگەی پاک سەڵەت لە یارەش چی ناوەرە سانە ئەو ئێوەیان لەبۆ وەرە کامە زەوی نەخۆشە پێویستی بە چارەسەرا ئەی ئافرین دەست خۆش سەڵەت شقایەوە خۆشە ڕاگەدەی ژینگەمان پێویست دەبێت چارەسەری بکەین ئەوەی گوڵەکانی دەکەینەوە گوڵەکان ئاو بدەین پارێزگاری لە سەوزایەکان پێ زوڵەکان بخەینە شوێنی خوا بۆ زۆرە دەتوانین ژینگەی خۆمان پاک بکەینە بیکەینە ژینگەیەکی تەندروست هەمووان هاوسەرێک کردم لە پێناو ژینگەی خاوێن و ئارام لە کاتی گەشتی سەیراندا پاشماوەکان فرێنادەنە شوێنی گشتیەکان سەرساوەکانی ئاو پێویستە درەختەکان پارێزین چونکە بەرهەمی جوان بە کۆمەلگەکەم دەبەخشێت دەستان